زەر کاتەکەت باش هاوڕێجان قوربانە بم دەستێ ماچەکەم وەڵاسە راپۆرتێکدا بەزانە بوو لەسەر ئەو عەرزانەیەکانی گۆما بەڵێ جا ئەوە من یەکێکم لەو بەش فراوانە لەو پێشمەرگانە کە بەناومە بوونیان نابێم حەزەکەی سەڵتم ڕیکۆرکە لە پەیجەکەی خۆشدا دای بەزێنە بۆی هەرچی زانیاریەیە بتەمێکە چۆن بۆ چۆن نەبووە وەڵی پێم خۆش هاوڕێجان گە تۆ ئاساییبی لەلات ڕیکۆردی دەکەم وەڵی ڕیکۆردی دیکە حەزەکەی ناوی سیانیش بەس ژمارەکەم پارێزرا بێ مشکیلە نییە خەمی ئەوەت نەبی هاوڕێجان ژمارەکەت دەپارێزم بەڵام با بەو شێوازە دەست پێم یەک دەقە بە ڕیکۆردەکەی ڕێکخەم ڕیکۆردیکە زۆر ئاساییە بە زانیاری بە بەڵگەشت پێ دەڵێم کۆدی عەرزەکەی خۆش پێ زۆر باشە هاوڕێجان زۆر باشە یەکەم جار هاوڕێجان خۆشحاڵین کە بەوەی لەسەر راپۆرتەکی دیبلۆماتیک مەگەزین لەلای ئێمە بڵاو بووتەوە جەنابەت یەکەکی لەو بەشخراوانەی کە لە ناو راپۆرتەکە ئاماژەی پێدرایە دەتەوێت قسە بۆ ئێوە بکەی دەتوانی سەرەتا خۆتمان پێ بناسیێنی ئێوە چێن کاگڕز دەرجا من ناوم فەرهاد جەمیل حەمە عەلیە پێشمەرگە بووم لە لیوای کۆماندۆ فەوجی دوی ئاڵتوونی لە ساڵی 2020دا وتیان عەرزە تەوزیع ئەکرێت هەر نەفەر و عەرزەیەکی بۆ دەرچوو تەقریبەن 180 قطعە عەرزە بوو لە کانی گۆمە و چوارچرا و بەکرەجۆ کە خزمی خۆیان بوو کە سوکاری خۆیان بوو لە بەردەستی خۆیان بوو یەکی عەرزەیەکی ئەوەگر ئەوەشی فەقیر بوو بێکەس بوو داما بوو $800 $300 پێی ئیمزان پێگر عەرزەکانەکرد بە ناوی خۆیەوە من یەکێک بووم لەو کەسانەی کە کوڕە شەهید بووم لە ناو فەوجی دوی ئاڵتوونیا یەک کوڕە شەهیدی تیا بوو ئەویش من بوو کە باوکم ساڵی 87 شەهید بووە باشە عەرزەیەکم بە ناو کۆدی عەرزەکەم C577 C577 $800 ناپێم وتیان ئیمزای من $800 شم وەرگرت و ئیمزام نەکرد دوایەوە زۆریان لێ کردم کە ئیمزایکەم هەر ئیمزام نەکرد ئەوە بوازم هاور لە دەوام لەبەرەوەی کە حەقم نەخورێت لە حەقی $800 خۆم دە بەشی کەیناین بوو بەشی تێنتی هەڵگرتنەوە دۆزینەوەی تێنتی بە سەگ 2 سەگی پۆلیسیم هەبوو کە لە حسابی خۆم هاوردە بووم بۆ ئەو مقەڕە بۆ خزمەتی پێشمەرگە بۆ خزمەتی هاوڵاتی لە حەقی $800 هەردوو سەگەکان لێسن بۆ زانیاری جەنابەت باشە هاوڕێجان ئەو بەرپرسە چێ بوو یان ئەو کەسە چێ بوو بە زۆر ویستی ئیمزا بە ئێوە بکە ئەو بەرپرسە کردیشی تەنها دڵنیاتەکەم بۆ لە ناو 180 پێشمەرگە ئەوەی ئیمزای نەکرد بێت تەنها من یعنی قەناعەتەکەی کاغرنزەر پێشمەرگە هەبوو 5 دۆنمی بەناوە بووە 40 وەرەقیان ناوتی 5 دۆنیان کردو بەناوێ پێشمەرگە هەبوو 200 مەتری بەناوە بۆ لە چوارچرا کە ڕاقیترین شوێنی سلێمانیە $300 ناوتی هەش بۆ خزمی بوویان لەوەی پرسیارەکانمان بە دیاریکرایی بیلۆی بینەر بە جوانی تێبکە پرسیاری یەکەم ئەوەیە چێ بوو ئەو بەرپرسەی بە زۆر ویستی زەویەکان لە ئێوە بستین و ئیمزاتان پێ بکە دوو بۆچی ئەو زەویانە بە ناوی ئێوە کرابوو کاغرەزەر گیان بەرپرسەکەمان بەر هەم شێخ محەممەد بوو ئامر فەوجی دوی ئاڵتوونی کە ئاکاتە خوشکەزای شێخ جافر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێم بەرپرسەکەمانەوە بەڵێ ئەی بۆچی ینی ئەو زەویانە درابوو بە ئێوە ینی سەبەب چ بوو ئەو زەویانە ئیفراز کرابوو باشە ئیفراز کرابوو ئەمانیش هەستان وەریانگر بە ناوی پێشمەرگە وتیان بۆ پێشمەرگەی سەرفەکەین بەڵام وابزانم لەو فەوجەیە ما باوەڕ ناکەم 20 پێشمەرگە ئەژۆ پێشمەرگانەی کە لە خۆیانەوە نزیک بوونیان خزمی خۆیان بوو یەک کەسی تر لێ سودمەند نەبوو ئەوەشی کە لێ سودمەند نەبوو عەرزەیەکی بەناوە بوو $600 پێی هەبوو 800 پێی هەبوو 300 پێی بۆ دڵنیای جەنابیشت کاگڕنجدەر ئەحمەد خەلیل کە گۆرانی بێژێکە عەرزەیەکی وەرگرتووە لەسەر حسابی پێشمەرگە مەریوان عەبدوڵڵا برای شیروان عەبدوڵڵا من بەم چاوانەی خۆم مەریوانی برای شیروان عەبدوڵڵا لە بەشی زەویوزار وەزارەتی پێشمەرگە لە باخی گشتی بینی لەسەر فەوجی دوی ئاڵتوونی عەرزەی وەرگرتووە لەسەر حسابی پێشمەرگە بەداخەوە یعنی ئەو زەوی زارەی کوردستان تەخشان و پەخشان دەکرێت ئارە وڵای درواایە هیوادارم تۆش ئەم راپۆرتە بڵاوکەیتەوە نمونە و زیاو بێ و شتەکەش ئاشکرایە بە شەرتێکی چوومەتە بەشی زەوی وزار وتومە کاکە ئەو عەرزە بە ناوی منەوەیە C577 کۆدەکەیەتی وتوانە تاکو کتابی ئامر فەوجەگەونێ ئێمە ناتوانین دەستکاریگەین ئامر فەوجەگەش ئیمزاکەی بۆ ناکردمەوە بۆ منیش لە تاوازم هاورد و تەواوە دوایەوە چەند پێیچێکیش بەم هەواڵیان زانی بڵاویان کردەوە تاکە کەس
کە تەلەفۆنیان بۆ کردێ من بووم هەمویان گومانیان لە من وەڵای پێم وتم ئەگەر من بم بە عالەمی ئاشکرایکەم من بە عالەمی ئاشکرا پێتان ئەڵێم بەڵێ ئێوە دزن حەقی خەڵکە خۆن حەقی کوڕەشەهید دەخۆن 12 ساڵ پێشمەرگایەتیم هەبوو 12 ساڵ خزمەتم هەبوو نایم زابطی دەرەجە 6 بووم کوڕەشەهید بووم کە لە ناو فەوجێکە 180 نەفەر بوو یەک کوڕەشەهیدی تیا بوو من بوو حەقیان خواردم دوای داوای 800 دلارەکەشیان لێگرتمەوە 800 دلارەکەم نایەوە پیانەوانیش داقی 800 دلارەکە 2 سەگی پۆلیسی مالەنوای بەلجیشیم هەبوو کە لە حسابی خۆم هاورد بووم بۆ ئەو فەوجە 2 سەگەکەیان لێسەن بۆ لە حەقی ئارە وڵاجە ئەو دەنگەی تو بە ئەمانەتەوە بڵاو دەکرێتەوە ئەگەر شتێکی دیاری کراوە هەبی لە کۆتایی بیڵێ زۆر سپاس دانەکەم جا من بۆیە ئەڵێم ئەگەر حەقی پێشمەرگێک و کوڕەشەهید یا بخورێ ئەمەی کە منە ئێڵێم مشتێکە لە خەرمانێک دەستی خۆش بە کاک ڕەنزەر نمونە و زیابێ و سەرکەوتوو بی هیوای ڕێژێکی خۆش بوو خوازم کاتێکی خۆش بوو جەنەر